پیرۆزبایی گەرم لە کارمەندانی ئاژانسی هەواڵی ژنەکەم کە ماوەیەکە لە هەڵەبجە تقریبی ماوەی ساڵێکە بێ تەواوی ئەو کار و چالاکیانەی کە لەم سنوورە هەیە بەڕاستی مای دەستخۆشیە چونکە لە ماوەی ڕابردووە بەڕاستی نەمانەزانی ئەمەنە ژن لەم ناوشارە بەجددی خەریکی کار و ئیشی جۆرا و جۆرن لە ڕێگەیم ئاژانسەوە توانیمان کە بزانین ژنان سەرقاڵی چین و ینی هەر ئەوە نییە کە لە هەڵەبجەزان لە فەرمانگە ئیداریەکانە خەڵک ژنان بە زۆری پۆست و پلەکانیان هەیە لە ناو شاریشە چالاکێکی زۆر هەیە کە ئەنجامیان هەروەها هەر لە ڕێگەی ژنهاشەوە بۆمان دەرکەوت کە بەشێکی زۆر لە ژنان چۆن بێبەشەکرێن بەڕاستی لە کۆمەڵێک ئیش کە ئەیانەوێ بیکەن بۆ نمونە لەوانەیە زۆر جار پامنێرەکە یاخود هەواڵنێرەکە بچێتە شوێنێک بێوێ ژنێک مقابلە بکە ئەبینی ئەسڵەن هیچ چالاکێکیان بە ژنان ناوە یعنی ئێمە هەم کار و چالاکیەکانی ژنانمان بینی هەم گرفتەکانی ژنانیشمان بینی لە سنووری شارە زۆر هەڵەبجە هەورامان ئەزانین چین بە ئومێدی بەردەوامی کاری باشتر و جوانتر چونکە ئەزانین کە ئەتوانن ئەم کارانە لە سنوورەکە بگوێزنەوە کە ئەبێتە سەرچاوی هەواڵ بۆ دەستگاکانی تریان بۆ شوێنەکانی تر بۆ ئەوەی سوودی لێ ببینن سەرکەوتوو بن پیرۆزە. سرەتا ئەمەوێت دەستخۆشیەک لە ئاژانسی ژنها بکەم لە ڕاستیە لە هەڵەبجەیە ڕۆڵێکی کاریگەریە بووە بەو ڤیددیۆیانەی کە تایبەت بوون لەسەر ژن کراون و هاندەرێکیش بووە بۆ ژنان کە هەم چالاکی و کارامەیی ژنان دەربخە و هەم ژنانی ژەوانەی لە ماڵن چاو لەو ڤیددیۆیانە بکەن چاو لەو ڕێنمایانە بکەن کە ژنانی تر پیشانیانەوە ئەوانیش بتوانن بچنە دەرەوە هاوشێوەی ئەوانی تر ئیش بکەن. لە ماوەی ئەم ساڵی ئیشکردنی ئاژانسی ژنا بۆمان دەرکەوتووە و زانی ومانە و بینی ومانە کە ژمارەیەکی زۆر ژن هەم لە کەرتە ئیداریەکانە هەم وەکو ئیشی سربەخۆ کە بژێوی ژیان بۆ خۆیان و هەنێک لە خێزانەکانیان دابینەکەن ئەوانەمان بینیوە و توانیمانە لە چاوپێکەوتەکانی ئەوانەوە بزانین کە ئەم ژنانە لە سنووری پارێزگای هەڵەبجە هەن و ئەمە شتێکی خۆشبەختانەیە بۆ ئێمە وەکو ژن.